لەم تەوەرەماندا قسە و باس لە سەر یەکێک لە بڵاوکراونوەکانەکەین کە بەرگی دووەمی یەکێک لە کتێبە بە پێزەکانی نووسەر خەلیل عەبدوڵڵایە کە ئەویش چراکانی نیشتیمانە. بێگومان چراکانی نیشتیمان بیۆگرافیای کەسایەتیە کللتوریەکانە و جگەلەوەش هەندێک بابەتی تری تێدایە و بێگومان تیشکی خستۆتە سەر ژیان و بەرهەمەکانی ئەو کەسایەتیانەی کە لە هەر بوارێکدا بێ خزمەتێکیان بە کاروانی کللتوری و هەروەها هونەری کوردستان کردووە کە تێیدا بیۆگرافیای چەندین کەسایەتی دیار لە مێژوودا لە کوردستان و لە هەر چوار پارچەی کوردستان خراوەتە ڕوو. قسە و باز لەسەر ئەم کتێبەکەم بە ئامادەبوونی زۆر بەڕێز نووسەری کتێبەکە خەلیل عەبدوڵڵا بەخێر هاتی بەخێر بیسەرچاو. بیرۆکەی نووسینی کتێبەکە و ناوەڕۆکی کتێبەکە بۆچی ئەگەڕێتەوە چی تایە؟ من ساڵی 2015 کە وەک بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ڕۆشنبیری دەست بەکار بووم حەزم کرد لەسەر ئەو کەسایەتیانە کەسایەتی ڕۆشنبیری هونەری بنووسم. گۆشەیەکم کردەوە بە ناوی ڕۆژمێری ڕۆشنبیری لە فەیسبووکی خۆم لە ڕۆژی لەدایکبوون یا لە ڕۆژی کۆچی دوایی ئەو شاعیر و نووسەر و هونەرمەندانەیە وتارێک مەنووسی. دوایی گۆشەکە بوو بە گۆشەیەکیش لە بەسپاسەوە کوردستانی نوێ بڵاوی کردەوە. بەرگی یەکەمیم وەکو کتێبێک چاپ کرد ساڵی 2017 بە ناوی چراکانی نیشتیمان. لەو من ئەوە 6 ساڵە بایەخ بەو نووسینی ژیاننامەی ئەو کەسایەتیانە ئەدەم. بەرگی یەکەم 183 کەسایەتی لە خۆگرتە بوو، بەڵام ئێستا بەرگی یەکەم و دووەمیم کردووە بە یەک کە 354 کەسایەتیە. کتێبەکە 760 لاپەڕەی قەبارە گەورەیە. ینی بیرۆکەکە سەرەتا بۆ شێوەیە هات وەکو گۆشەیەک و دوایی بوو بەو کتێبە و کەواتە ئەم بەرگرمێ یاخود چاپی دووەمی بەرگی یەکەم و دووەمە کراوە بە یەک و زانیاری زیاتری کەسایەتی زیاتر. چاپی دووەم بەرگی یەکەم و دووەم هەردووکی پێکەوە بە شێوەی ئینسکلۆپیدیا بە پێی زنجیرەی ئەلفوبێی کوردی ڕێکم خستووە بۆ ئەوەی خوێنەر بە ئاسانی لە پێرست ناوەکان ناوی و کەسایەتیانە بدۆزێتەوە و سوودی لێوە بگرێت. زۆر باشە مامۆستا، زۆر کات ئێمە کە بمانەوێ ژیانی زۆرێک لە کەسایەتیە دیارەکان بە تایبەتی ئەوانەی کە مێژوویەکی گەورەیانە یاخود شاعیرەکان کە بۆ ژیانیان ئەگەڕین یاخود بۆ بیۆگرافیای ئەو کەسایەتیانە ئەگەڕین بە زەحمەت دەستمانەکەوێت. تۆ چۆن یاخود پشتە بە چ سەرچاوەیەک بەستۆ بۆ ئەوەی کە زانیاریەکانی تیا کۆ بکەیت؟ من لە کۆمەڵێک سەرچاوەوە زانیاریەکانم وەرگرتەوە. بۆ نمونە شاعیرێک بڵین گۆرانی شاعیر دیوانەکەیم سیر کردووە، ژیاننامەکەی تیا بووە. هەندێک کەسایەتی تر بڵێن لە سۆشیال میدیا لە پەیجەکان ناتوانیوە معلومات کۆ بکەم و هەندێکی تر پەیوەندیم بە کەسوکاریانەوە کردووە و زانیاریم لێوەرگرتووە لە ڕۆژنامە و لە گۆڤارەکان. ینی سەرچاوی زانیاریەکان سەرچاوی جیاوازن لە هەر یەک لەو سەرچاوە زانیاریەکانم وەرگرتووە، ڕێکم خستوتەوە دام ڕۆشتەوە لەسەر ژیانی ئەم کەسایەتیە چیەیە، چی خوێندووە، بەرهەمەکانی چییە. ینی وەکو وتارێکی ژیاننامەی ئەو کەسەم خستۆتە ڕوو بۆی خوێنەر بیناسیێ بزانێ ئەم کەسایەتیە چییە، چی کردووە، چه خزمەتێکی کردووە، لە چ وارێکا خزمەتی کردووە. زۆر باشە. زانیاریەکان تەنها ئەم پارچەی یاخود ئەم بەشەی کوردستانە یان هەر چوار پارچەکە و چۆن ئەو زانیاریانە دەستکەوتووە ئەگەر شاعیرێک یاخود کەسایەتێکی دیار لە بەشێکی تری پارچەیەکی تری کوردستان بوو بێت، چۆن زانیاری و لەسەر کۆ کردوتەوە؟ زانیاریەکان لەسەر تایبەتی بۆ هەموو کوردستانە، هەموو کوردستانی گەورەیە. زانیاریەکان لەسەر و لەسەر هەموو ئەو کەسایەتیانەیە لە هەر چوار پارچەکەی کوردستان لە کوردستانی گەورەیە. ئەوی شەر بەو ڕێگایانە، ینی بڵێن شاعیرێکە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیش بێت دیوانی هەیە لێرە شەیەتی و ئێستا زۆری شوای لێت و ئاسانکاری هەیە توانی لە ڕێی پەیجەکانەوە زۆر جار دیوانەکانیان بە ئەلەکترۆنی ئەتوانی سەیری بکەیت و معلوماتی لێوەرگری. ینی بۆ ئەو کەسایەتیانەش بەو شێوەیە هەم لە دیوانەکانیان هەم لە سەرچاوە هەم لە کتێب توانیمە زانیاریان لەسەر کۆ بکەمەوە. هیچ کەسایەتیەک هەبووە کە زۆر گەڕابێتیت بۆ زانیاری لەسەر ژیانی تایبەتی بەڵام هیچ شتێکی وا دەست نەکەوت بێ کە
بتوانی لەم کتێبەیە جێ وڵی بکەیتەوە؟ خۆی ئێمە کەسایەتیمان زۆرە، یعنی لەوانەیە دەیان هزار کەسایەتیمان هەبێت لە بواری ڕۆشنبیری و هوەری. من 354 کەسایەتی کە زانیاری تەواوم لەسەریان کۆ کردوێتەوە و بڵاوم کردو. ئێستاش من هەندێک کەسایەتی تر هەیە بەڕاستی زانیاریەکانم تەواو نین، هی ئەوە نییە، ینی بڵاویان کەمە، بەڵام هەر لای خۆم دامناوە و ینی بۆی زانیاری تەواوم کە دەست کەوت ئەو کاتە بڵاوی کەمە. بڵێ کەسایەتی وا هەیە کە ئەنی زانیاریەکان تا تەواو نەبێ و ڕێک و پێک نەبێت، ئەوە من بڵاوم نەکردوەوە. ئاماژەت بەوە کردووە کە جگەل لە بیۆگرافیای کەسایەتیە کللتوریەکان هەندێک زانیاری تریشی تیانە ئەم کتێبە، ئەو زانیاریانە چین؟ بۆ نمونە بەرهەمەکانی ئەو کەسایەتیانن؟ من تەرکیزەکە زیاتر لەسەر کەسایەتیەکانە، کەسایەتیە ڕۆشنبیری و هوەریەکان، بەڵام هەندێک بابەتی تریش هەیە. بۆ نمونە هەندێک ڕۆژنامە هەیە بڵێن لە قۆناغێکە دەورێکی گرنگی هەبوو، بۆ نمونە لە سەردەمی شێخ مەحمووە یا لە قۆناغەکانی ترا، ئەو ڕۆژنامانش کە معلوماتم دەستکەوتووە شتم لە سەریان بڵاو کردو. هەندێک کەسایەتی هەیە کوردین، بۆ نمونە کەسایەتێکی وەکو شاکر خەسپاک کە مێژوو نووس و جوگرافی ناس و کەسایەتێکی گەورەیە کە خزمەتێکی زۆری بە کورد و کوردستان و کتێبەکانی ینی زۆربەی دیفاعکردنە لە کورد لە کوردستان و لەسەر ئەمەش تووشی لێپرسینەوە ئەوانە بووە، وەک ڕێزلێنانێک بۆ ئەم کەسایەتیە. ژیان نامەی ئەویشم من بە تەفسیلی نووسیە و لە کتێبەکە بڵاوم کردوێتەوە. زۆر باشە. زۆرێک لەو کەسایەتیانە بۆ نمونە یەکێک لە دەرهێنەرە گەورەکان کە یڵمەزگونەیە لە ناو کتێبەکەی تۆیا بوونی هەیە، ڕەنگە زۆری لەسەر وترابیان زۆری لەسەر نووسرابێ و خۆی خاوەنی چەندین بەرهەمی نووسینیشە. ئایا بە چەندێڕێک یاخود بە لاپەڕەیەک بەستە بۆ ئەوەی کە بیناسیێنی یاخود پێویستە کات کە زانیاری زیاتریان تۆ خۆت پێت خۆش بووە کە ئیشارەت بی بە هەندێک لایەنی تری تایبەتی ژیانی یاخود بە کار و بە بەرهەمەکانی؟ یێگومان ئەگەر تۆ بتەوێت لەسەر یڵمەزگۆنای بنووسی بەدەیان کتێب لەسەر ژیان و بەرهەمەکانی و فلیمەکانی ئەوەی کە پێشکەشی کردووە بە سینەمای کوردی، ینی زۆرەکە لەسەری بنووسی. بەڵام من زیاتر ئەمە بە کورتیە ناسینی ئەم کەسایەتیە کەی لەدایک بووە، چی خوێنووە، قۆناغەکانی خوێندنی لە چ مەجالێکە خزمەتی کردووە، بەرهەمەکانی چییە، ینی زۆر تینم نەیاوەتێ زیاتر بۆ ناسانێکی ئەم کەسایەتیە. ینی ئەگەر من ئەوە بە تەفسیل زۆر بینوسم لەوانەیەوە چەند بەرگ و چەند کتێبێکی تریش دەرچێت. زۆر باشە. ئەو کەسایەتیانە تایەتی کە لە ژیانە مابێت ئێستا؟ بەڵێ هەندێک کەسایەتی تایە وەک ڕێزلێنانێک بۆ کەسایەتیانە کە دەوری گرنگیان هەبوو لە ژیانە ماون. بۆ نمونە مامۆستا جەمال عەبدولی کە لەو کەسایەتیانەی کە لە کتێبەکە هەیە باسیم کردو و ژیان و بەرهەمەکانی و خزمەتەکانی بە بواری ڕۆشنبیری. زۆر باش. مامۆستا ئەم کتێبە سبەینێ لە ڕێو ڕسمێکدا بڵاوە کرێتەوە، چالاکیەکان چین کە سبەینێ بەڕێوە چێ و بڕیارێکی ئامادە بێت و کێ خوێندنەوەی بۆ کتێبەکەت کردووە؟ وڵا خۆی بسبەینێ ئەو مەراسیمە سازەکرێت، جەنابی وەزیری ڕۆشنبیری ئامادە ئەبێت و چەندین کەسایەتی تر ئامادە ئەبن و بڕیارە مامۆستا مەسەری خالقی و کاک ئازاد بەرزنجی لەسەر کتێبەکە قسە بکەن و جەنابی وەزیری ڕۆشنبیریش وتەیە بێت لەو ڕێو ڕسمەدا. زۆر باش. مامۆستا مەسەریش خۆی یەکێک لەوانەی کە ژیاننامەی لە کتێبەکە هەیە. بەڵێ. خانمان چەند ئامادەیان هەیە لەناو ئەم کتێبە؟ بەڵێ خانمانیش ئامادەیان هەیە. من چاوەگێڕم تا ئێستا کەسم بەرچاو نەکردووە. چەندەها کەسایەتی تایە. بۆ نمونە یەکێک لەو مامۆستایانەی کە پێشەنگ بووە مەلیحە نەزهەت کە لە کاتی جەنگی جیهانی یەکەم بەڕێوەبەری قوتابخانەیەکی کچان بۆ لە سلێمانی، فاتمە محێدین کە ئەویش هەر لە قوتابخانەی کچان لە ساڵی 26 مامۆستا بووە، دوایی بەڕێوەبەری ئەو قوتابخانەیە بووە، خزمەتێکی زۆری کردووە، هونەرمەندێکی وەکو عایشەشان کە لەو هینا گوڵبەهار، هەنی چەندین کەسایەتی ژنیشی تایە لە بوارەکانی ڕۆشنبیری و هونەریە خزمەتیان کرد. بەڵێ مامۆستا هەندێک لە بەتایبەتی لە شاعیرەکان ئەوەی کە من تێبینی یەکەم جگەلەوەی کە
چەندین زانیاری وردی لەسرە و تیشک خستنە سەر ژیانی تایبەتیان لەگەڵەوەشە خۆت بۆ نەگیرەوە چەندێڕێک لە شعرەکانیشی داناوە یەکێک لەوانە خالید زامدارە کە بێگومان یەکێکە لە نیگارکێش و یەکێکە لە خۆشنووس و بەڵێ یەکێکە لە هونەرمەندە دیارەکان بێگومان مامۆستا تیشکی خستۆتە سەر ژیانی تایبەتی و لەسەر کارە هونەریەکانی و لەسەر بەرهەمەکانی و لەسەر ئەو پارچە شعرانە و ئەو بەرهەمانی کە نووسیوێتی بێگومان ئەم پیاوە دەورێکی گرنگی هەبوو دوکانی خۆشنووسەکەی لە سابوونکەران بوو ڕۆژانە هینی لەسەر دیوارەکە شعری هەندێ لە شاعیران و نووسەرانی ئەنووسیەوە زۆر جار ئەم شعر و ئەم نووسینانەی ینی دەستگا ئەمنیەکانی ڕژێمی بەعسی پێقەڵسە بوو زۆر جان پێیانە سڕیەوە بۆیە وەک ڕێزدەنانێک لەم کەسایەتیە من باسم کردووە دەورێکی گرنگی هەبووە هەم لە نیگارکێشانە هەم لە خۆشنووسیە و خزمەتێکی گەورەی بۆ بوارە کردووە. زۆر باشە چ کەسایەتیەک یاخود چەند کەسایەتی تیا بووە کە تۆ زۆر مەبەستت بووە کە تەرکیز بخەیتە سەر ژیانی یاخود لەناو ئەم کتێبەیە جێ بکەیتەوە؟ وڵام من هەمویانم بەلاوە گرنگ بووە چونکە ئەم کەسایەتیانە هەر یەکە لە قۆناغێکە ڕۆڵی گرنگی هەبووە بۆیە منیش ناو کتێبەکەشم ناوناوە چراکانی نیشتیمان ئەمانە هەندێکیان لە سەردەمێکی تاریکە وەکو چرایەکی درەوشاوە وابوون کە کوردستانی گەورەیان ڕۆشن کردوێتەوە. زۆر باشە چەند زانیارێکی تایە لەسەر شاری سلێمانی وەکو شاری ڕۆشنبیری وەکو شاری ئەدەب ئەمەیان بۆ ئەم زانیاریانە زیاتر بۆ نمونە تیشکە خاتە سەر چی؟ من بەلامەوە گرنگ بوو لە دوو ڕۆ باسی سلێمانی بکەم وەکو ئەوەی کە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانە وەکو ئەوەشی کە شاری داهێنەری ئەدەبە و لەلایەن یونسکۆوە بە شاری داهێنەری ئەدەب نووسراوە من لەو بابەتە لەسەر سلێمانی تیشکە خەمە سەر ئەو دوولایەنە لایەنی ڕۆشنبیری و شاری داهێنەری ئەدەب و چۆن بوو یعنی یونسکۆ شاری سلێمانی پاڵاوت بۆ ئەوەی بێ بە شاری داهێنەری ئەدەب و ئەو نازناوە نێودەوڵەتی یایە کە ئەمە ینی شتێکی گرنگە بەڕاستی بۆ سلێمانی و بۆ نووسەرەکانی و بۆ ئەدیبەکانی کە ئەمانە ینی ئەمانە لەسەر کۆمەڵێ بنەما بەڕاستی شارێک هەڵەبژێرن کە سلێمانیان هەڵبژار سلێمانی لە سێ کوچکەی بابانەوە لە نالی و سالم و کوردیەوە شاری ڕۆشنبیری و شاری ئەدەب بووە و لە هەموو قۆناغە جیاکاندا ئەدیبان و شاعیرانی ئەم شارە خزمەتێکی گەورەیان کردووە بۆیە سەرنجی یونسکۆی ڕاکێشا و نازناوی شاری داهێنەری ئەدەبیان پێبەخشی حەزم کرد لەو دوو ڕۆوە باسی سلێمانی بکەم. زۆر باشە مامۆستا بێگومان ئەم کتێبە یەکێکە لە پرۆژە زۆر گرنگەکان کە وەکو ئینسیکلۆپیدیایەک سوودی لێ ئەبینرێت بیرت لەوە نەکردوێتەوە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود ئەم کتێبە بە ئەلکترۆنی بکەیت بتوانیت پیجێکی تایبەتی بۆ تەرخان بکەیت کە هەموو ئەو زانیاریانە هەموو ئەو کەسایەتیانی کە لەناو ئەم کتێبەیە هەیە لە پیجێکی تایبەتیشە هەبێ بۆ ئەوەی کە خەڵکی بتوانن لە ڕێگەی ئینتەرنێتەوە یاخود لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پێی بگەن. من هەر لە سەرەتاوە ئەو گۆشەی خۆم ئستەش بە بەردەوامی لە ڕۆژی لەدایکبوونی ئەو کەسایەتیانە یا ڕۆژی کۆچی دواییان لە فەیسبووکی خۆم بڵاوەکەم و چەندین پیج و شوێنی تریش وەریەگرن و یعنی لەو ڕێوە سوودی لێوەرنوە ئەوەش ئەتوانین لە داهاتووە وەکو هینی ئەلکترۆنی بڵاوی داینین و بڵاوی بکەن و بۆی زۆرترین کەس بتوانن سوودی لێوەربگرن. زۆر باشە بەرهەمی داهاتووی خۆت یان پلانی دوای ئەم بەرهەمە چیە بێت؟ من ئەمە 6 ساڵە لەگەڵ ئەم کەسایەتی و ئەوانەیە زانیاریان لەسەر کۆکەمەوە و بڵاوی بۆ من پێم وایە ئەمە هەر بەردەوامی پێم چونکە بەڕاستی گرنگە ئەمە لە وڵاتان دەستگایەکی تایبەتی لەسەر ئەم کەسایەتیانە کوڕێتەوە ئینسیکلۆپیدیایان لەسەر دەرەکات و من هینێکی تریشم هەیە تازەترین شت ئەویش کە ئێستا ئامادەیە بۆ چاپ کەشکۆڵێکی مامۆستا نەجمەدین مەلایە کە بە خەتی خۆی ساڵی 1954 بۆ شاعیر
عین بە سۆزی نووسیوە. ئەم کەشکۆڵە تقریبا 400 لاپەڕەیە باسی ئەویش ژیانی شاعیران و شعرەکانی شیانی تایە. ئێم هەموویمان ڕێخستۆتەوە خوارێ خۆش بوو مامۆستا عوسمان هەورامی هەمووی گۆڕیوە بۆ ڕێنووسی ئێستا و پەراوێزی بۆ نووسیوە وە کتێبەکە ئێستا ئامادەی چاپە و ئەمە بە کتێبێک و بە گەنجینەیەکی گرنگی ئەدەبی دانرێت کە ئەو کاتە مامۆستا نەجمیددین مەلا نووسێتی و بۆ یەکەم جاریشە چاپ ببێ و بڵاوەکرێتەوە. بەڵێ دەستەکانت خۆش بێ بە هیوای بەرهەمی باشتر. زۆر بەڕێز خەلیل عەبدوڵڵا نووسەری کتێبی چراکە نیشتیمان سوپاسکەم ئێوارەی لەگەڵ سپاس بۆ تۆ.